زۆر جار بە هۆکاری تەمەن لە غودەیە هەم گرێ دروستە بێ و هەمیش غودە لە کارەکە بێ یاخود تەمەڵە بێ. هەموو هەوڵی ئێمە بۆ ئەوەیە کە نەخۆش نەکەوێتە سەر حەب. بەڵام کە تازە چەرمەکە خورا نەخۆش هەر حەپی خوارد غودەکەشی گریتیا بوو. بەتایبەتی ئەگەر سوێنەرەکە پێمان بڵێت جێی گومانە، چونکە هەموو نەخۆشێکی غودە ئەبێ جارێک لە جارەکان سۆنەری هەبێ، مەجالی تیانە. ئەگەر پێیوتین گریتیایە، گرێکەش جێی گومانە. لە غودەیەکی شاکە کار ناکا لە بنەڕەتەوە، کەواتە ئاسانە. غودەیەک کە ئیش نەکا و گریتیا بێ لابردنی باشترە، بەتایبەتی بۆ کەسانێک کە دوورە دەست بن، بەتایبەتی بۆ کەسانێک کە سۆنەر و زەرعەکەشی پێمانەڵێت هێشتا ئەبێ متابعە بکرێ و دووبارە بکرێتەوە. بۆیە ئێمە ئالێرانەیە دەستمان شلە لە لابردنی غودەکەیە، مەگەر کەسانێک هەبن کە تەمەنیان ئەو نەهەڵی بوارد بێ کە بەرگەی بەنج نەگرن و بە ناچاری متابعەیان کەین، وەگەرنا غودە و تەمەڵ و گرێ پێکەوە کۆبوونەوە باشترین چارەسەرەوەیە کە بە تایبەتی ئەگەر گیرەکان گەورە بن لا ببرێ بۆ ئەوەی کە نەبادا خوا نەخواستە لە مستەقبەلا بگۆڕێ بە شتی خراپ، یاخود ئێستش بۆ خۆی شتی خراپ بێ و بۆ ئەوەی کە سەرمان نەیەشێنێ باشترین چارەسەرەوەیە کە لە کورتی بیبڕیتەوە و غودەکەی بۆ لابیت و هەر ئەو حەبە بخوا کە پێشتر پێش نوشتەرگەریەکە و لابردنی غودەکە خواردوێتی، چونکە هەر بۆ خۆی غودەی کەم کار بووە. سمارت وەرچەرخانە.